Hello, my dear students. I hope you're all doing great. سلااو خوێندکارە خۆشەویستەکانم، هیوادارم هەمووتان باش بن. لەوانەی ئەمڕۆمانە بابەتێکی تەواو و جیاوازە خوێنین، ئەویش بریتیە لە punctuation خاڵڕێژی یان خاڵبەندی. گرامە فرەندەکەتان ئەگەڕێینەوە بۆ پیجی 52. لەوانەی پێشوە پیجی 52-53 مان پەڕان لەبەرەوەی نەمویست تێکەڵاو بێ لەگەڵ بابەتەکانی خۆتانە. هەر بۆیە لەوانەی ئەمڕۆمانە بە تایبەت باسی punctuationەکەین لاپەڕە 52-53 لە گرامە فرەندەکەتانە. کەواتە ئێستا گرامە فرەندەکەتان بکەنەوە پیج 52. سەرەتا لەم نامەیەوە دەست پێیەکەین کە جەیمی بۆ جۆنی نووسیوە. لە نامەکەیان نووسیوێتی Dear John, My name is Jamie. من ناوم جەیمیە. کەوتوێتی My name is Jamie ئالێرەیە full stopێکمان هەیە. full stop کامەیە؟ ئەم نیشانەیە. تەنها یەک نقطەیە. بەم شێوازە کە تۆ قسەیەکەکەی دوایەوەی لە قسەکە تەواو ئەبی کە ئەکرێ بنووسین بۆ نمونەکە ئەڵێ من ناوم جەیمیە. من ناوم شاییە کە ئەوە و تاوا کرد ئەبێ فول ستۆپێک دانی لەبەرەوەی دوای ئەوە تۆ چیتە سەر باسکردنی شتێکی تر کەواتە لە کۆتایی هەر ڕستەیەکە ئەبێت فول ستۆپمان هەبێت. When we write a sentence کاتێ ئێمە ڕستەیەکە نووسین we begin with a capital letter ئێمە بە پیتی capital دەست پێیەکەین. Look at this. سەیری ئەمە بکەن. ئەم ئێمە Is it capital M or small m? ئەم ئێمە چییە؟ کاپیتۆڵە یا سمۆڵە؟ ئێمی کاپیتۆڵە. بۆچی؟ لەبەر ئەوەی سەرەتای هەر ڕستەیەک ئەبێ بە پیتی کاپیتۆڵ بێ. ئەم ئێمە هەڵە ئەبوو ئەگەر بچوونایە ئێمەکی سمۆڵمان بکردایە. هێستا ئێمە چیمانوت؟ دوو خاڵمانوت. یەکەمیان سەرەتای ڕستە ئەبێت بە پیتی کاپیتۆڵ دەست پێ بکە. کە ڕستەکەشت تاوا کرد ئەبێت چی بکەی؟ نقطەیەک دابنی. ئەو نقطەیە ناوی چیە بە ئینگلیزی؟ full stop. full stop. دەستی کردو بە ڕستەیەکی تر. ئەڵێت I'm in class 2. من لە پۆلی دووم. کە ئەم قسەیەشی تەواو کرد جارێکی تر چی داناوەتەوە؟ full stopێکی تری داناوەتەوە. کەواتە When we write a sentence, we begin with a capital letter and end with a full stop. کاتێک ئێمە سنتەنسێکە نووسین بە capital letter دەست پێیەکەین کۆتایی پێ ئەهێنین بە هێمای full stop واتە بە دانانی خاڵێک. Hi children! In this lesson, you are going to learn about using punctuation marks at the end of sentences. Let's read a letter that Sarah wrote to Brianna after Sarah's birthday party. Dear Brianna, thank you for coming to my birthday party and for the gift that you gave me. My favorite is the book with farm animals. I hope you had as much fun as I did at the party. Most sentences end with a period. The dog is big. I have an apple. دوای ئەو My sister's name is Alison. خوشکەکەم ناوی ئالیسنە. ئالیسن ئەگەڕێتەوە بۆ کێ ناوی کێیە؟ ناوی خوشکەکەیەتی. My sister's name. لێرەیە ئەم هێمایەمان هەیە. ئەم هێمایە ناوی چییە؟ لەوانەکانی پێشووە بۆم باس کردوون پێی ئەڵێن ئەپاسترۆفی.
We use an apostrophe for short forms and to show possession. ئێمە apostrophe بەکارەهێنین بۆ کورتکراوەکان و بۆ پیشاندانی خاوەندارەتی. با بزانین مەبەستمان لە short form چییە؟ کاتێک ئەڵێن he is یان she is ئەگەر ئەم نووسینە بکەین بە short form چۆن ئەیکەین؟ ئەمانوت he apostrophe s کورتکراوەکەی بەم شێوەیە بوو یان she apostrophe s ئەمە ناوی چی بوو؟ ناوی apostrophe he is she is she's هەردووکی یەکشتە ئەمە درێژکراوەیە ئەمە کورتکراوەیە کەواتە ئەم هێمایە لە چ کاتێکا بەکارهێنین لە short form short forms مەبەستمان لە چییە؟ مەبەستمان لە کورتکراوەیە ئەمە یەکەم بەکارهێنانێتی بەکارهێنانی دووەمی چییە؟ لە کتێبەکەتانە نووسراوە My sister's name is Alison وتمان بۆ خاوەندارێتیە دووەمدانە شتێک بێ کە حەقی بە کەسێکی ترەوە هەبێت کە هی کەسێکی تر بێت شتێک بێ کەسێکی تر خاوەنی بێت هەتا ئەگەر ناو بێ شتومەک بێ هەرچیەک بێ بۆ نمونە کە ئەڵێ my mom's bag جانتاکەی دایکم کە ناتوانی بڵێ my mom bag ئەبێ بڵێ my mom's bag واتە جانتاکەی دایکم ئەم جانتایە ئەم باگە هی کێیە هی دایکمە It is my mom's bag ئەو جانتای دایکمە کەواتە لە کاتی خاوەندارێتیە کە شتێکی کەسێک بێت ئەم ئەپۆسترۆفیە لەگەڵ s ئەیخێتە سەر چی؟ ئەیخێتە سەر ناوی کەسەکە یان شتەکە نمونەیەکی تر بۆ خاوەندارێتی my sister's book کتێبەکەی خوشکەکەم my sister's book We use a comma in a sentence to show where to stop for a short time. ئێمە کۆما لە سنتەنسا بەکارهێنین بۆ وێوە دەربخەین کە لەکوێیە بۆ ماوەیەکی کەم بۆستین. Where there is a list of words, for example, بۆ نمونە مەبەستمان لەمە چییە؟ ئەڵێ کاتێک کۆمەڵێک وشەت ئەبێت. My friends are Dave, Angie and Emma. ئەم کۆمایەمان بۆچی هەیە؟ ئەڵێ هاوڕێکانم باسی چەند کەسێکەکە دەیڤ یەکێکیان دەیڤە یەکێکیان ئەنجیە یەکێکیان ئێمایە باسی چەند هاوڕێی کردووە؟ باسی 3 هاوڕێی کردووە کاتێک کە تۆ باسی چەند کەسێک ئەکەی یان باسی چەند شتێک ئەکەی ئەبێ کۆما لە نێوانیانە دابنەی لە دوای یەکەم وشە کۆمادا ئەنەی لێرەیە 3 کەسمان هەیە دەیڤ ئەنجی and ئێمە ئەمە یەکەم ناوە لە دوای یەکەم ناو کۆمادا ئەنەی لە بینی دووەم ناو و سێم ناوە ئەنددا ئەنەی شەرت نییە هەموو کاتێ لە بینی دووەم ناو و سێم ناوە بێ بۆ نمونە تۆ ئەگەر 4 ناو هەبێ بۆ نمونە من ئەڵێم my friends باشە هاوڕێکانم من نای هاوڕەکانی خۆمە نووسم شاد شاتو زەینەب باشە پەرێز and لەیلە من ناوی چەند هاوڕێی خۆمم نووسی 1 2 3 4 5 ناوی 5 هاوڕێمم نووسی با بزانین کۆماکانمان چۆندانە ئاندیشمان چۆندانە یەکەم هاوڕێم ناوی شادە کۆمایەک دائنێ هاوڕێکی ترمان هەیە شاتو زەینەب پەرێز and لەیلە ئەم ئاندە بۆچی لێرەیە لە پێش ئەخر ناو لە پێش کۆتا ناو یان لە پێش کۆتا شت ئەبێت ئاندە هەبێت بەردەوام کۆمادا ئەنەی تا هەگەیتە ئەخیر کە گەیشتیتە ئەخیر ئەبێت ئاندەکەی هەبێ لە پێشەوە
باسی فول ستاپمان کرد خاڵ ئەپاسترۆفی ئەم هێمایی سەری سەرەوە کە لە بەشی سەرەوەدا ئەنرێت کۆمامان کرد هەروەها باسی کۆماشمان کرد کە لیستێکمان هەبێ کۆمادانی و لە پێش ئەخیرەمدانە ئان دەنووسی یەینە سەر question mark با بزانین question mark چییە. We use a question mark at the end of questions. زۆر ئاسانە. It is easy peasy. کاتێک question mark بەکارەهێنی کا پرسیارێک بکەی لە کۆتایی پرسیارە question mark بەکارەهێنی. question mark بە کوردی واتە چی؟ نیشانەی پرسیار. بۆ نمونە ئەڵێت I like English and PE. من حەزم لەوانەی ئینگلیزی و وەرزشە. What do you like? ئەی تۆ حەزت لە چییە؟ پرسیاری کردووە نیشانەی پرسیاری دانەوە. بۆ نمونە من ئەڵێم I like apples and bananas. من حەزم لە سێ و مۆزە. What do you like? ئەی تۆ حەزت لە چییە؟ ئەبێ نیشانەی پرسیار دانم. Did you like the chocolate cake that my mom made? Question sentences end with a question mark. Where is my book? How old are you? An easy way to figure out if a sentence should have a question mark is to look for question words at the beginning of the sentence. Question words are what, who, where, when, why, how. لدواي أو exclamation mark مان هيا. exclamation mark واتە چی؟ واتە نیشانەی سەرسوورمان. We sometimes use an exclamation mark at the end of a sentence with an imperative. ئێمە exclamation mark بەکارەهێنین لە کۆتایی سنتەنسە. کاتێک کە تۆ قسەیەکەکەی کە ئەمرێکەکەی بەسەر بەرامبەرەکەتە یا کە داواکاریەکی لێیەکەی بۆ نمونە ئەڵێم close the door دەرگاکە دابخە لە کۆتایی close the door ئەبێ چه هێمایەک دانەی نیشانەی سەرسوورمان دانەی. Open the window نیشانەی سەرسوورمان دانەی. Clean the board نیشانەی سەرسوورمان دانەی. کاتێک کە تۆ داوای شتێک لە کەسێکەکەی لە کۆتایی ڕستەکە نیشانەی سەرسوورمان دانەی. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمە لە چ کاتێکە کاتێک کە تووشی سەرسوورمانە بی بە بۆنەیەوەی کە شتێکی زۆر جوانە بینیت بۆ نمونە کە ئەڵێی wow this is a beautiful city. واو ئەمە شارێکی زۆر جوانە لە کۆتایی یا بە چی دانەی exclamation mark دانەی. لێرەیە کە نامەکەی نووسیوە لە کۆتایی نامەکەیە باسی ئەو شتانەکە ئەو دەرسانەی کە خۆی حەزی لێیە ئەڵێ تۆ حەزی لە چییە لە دوای ئەوڵێ write me ئەڵێ تۆش بۆم بنووسەرەوە داواکاری لێ کردووە ئەڵێ بۆ نموناڵێ تۆش ئیمێلێک بۆ من بنووسەرەوە نامەیەک بۆ من بنووسەرەوە مادەم داوای شتێکی لێ کردووە exclamation mark مان هەیە وە لە کۆتایی نامەکەشە ناوی خۆی نووسیوە کە ناوی جێمیە. Some sentences say something very exciting. These sentences end with an exclamation point. I am going to a party! That is my favorite color! Number 5. Circle the punctuations. Dear Laura, my name is Beth. بەمشێوازە هەتا کۆتایی. ئێمە باسی چەند هێمامان کرد. باسی full stop, apostrophe, comma, question mark, exclamation mark. چەند دانەیە؟ 1, 2, 3, 4, 5. باسی 5 دانەمان کرد. ئەم 5 دانەیە کە خوێنمان ئێوە ئێستا سێری ئەم نووسینە بکەن. هەر کامێکتان بینی ئەی خەنە بازنەیەکی بچکۆلانەوە. وەک وەمە یەکەم دانە کە خۆی کردوێتی بۆمان. ئەمە یەکەم هۆمۆرکی ئێوەیە لەسەر punctuation.
page 53 ئەم ڕاهێنانەمان هەیە نووسراوە ئادی punctuation ئەڵێت هێماکان دابنێ خۆی هیچ هێمایەکی دانەناوە تەنها یەکەم دانە نەبێت. This is my house. ئەمە خانۆکەی منە. My bedroom is upstairs. ژووری نووسنەکەی من لە قاتی سەرەوەیە. وتمان کە قسەیەکمان تەواو کرد چی ئەکەین؟ full stop دائنین. My bedroom is upstairs. My brother's bedroom is upstairs. ئەنجا ئەڵێ ژووری نووسنی براکەشم لە قاتی سەرەوەیە. لێرەیە باسی شتێکی کردووە کە هی براکەیەتی. My brother's bedroom. ژووری نووسنی براکەم. کەواتە بەچی هەمایەک دابنین ئالێرە؟ apostrophe. ئەبێت ئەپۆسترۆفیەک دابنین. My brother's bedroom is upstairs. کە قسەکەشی تەواو کرد خاڵ دائنێ. ژووری نووسنی براکەم لە نهۆمی سەرەوەیە. The kitchen, living room and dining room are downstairs. مەتبەخەکە و ژووری دانیشتن و ژووری نان خواردن لە قاتی خوارەوەیە لە نهۆمی خوارەوەیە. باسی چەند ژوورێکی کردووە مادەم باسی چەند شتێکی کردووە کاتامە وەکو لیستەکە وایە کە وتمانە بێ کۆما 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 ئاند دابنین. The kitchen لە دوای the kitchen یەکەم دانەیە کۆما دائنین. living room خۆی ئاندەکەی بۆ کردین کەواتە سێ شتمان هەیە. کۆمایەکی داناوە number 1 kitchenە 2 living roomە dining room کۆتا دانەیە بۆیە ئاندی لە پێشەوە داناوە کە ئەوەی تاو کرد ئەبێت لە دوای dining room چی دانێت؟ دیسانەوە خاڵ دابنێ. sorry ئالێرەیانە نابێ ئالێرەیە بێت ئالێرەیە خاڵێک دائنێ کەواتە the kitchen, living room and dining room are downstairs. ئەمە هیچ نییە لێرەیە یەکین بە فلاوێک ئالێرەیە خاڵێک دائنێ. There's a big garden next to the house. باخچەیەکی گەورەی لێیە لە تەنیشت خانۆکەمانە. Have you got a garden? لێرە کە ئەم قسەی تاو کرێ بێچی دابنین full stop دائنین. There's a big garden next to the house. ئەنجا پرسیارەکە Have you got a garden? ئەی ئێوە باخچەتان هەیە؟ کە پرسیارمان کرد ئەبێ چی نیشانەیەک دابنین؟ question mark. Have you got a garden? question mark. Draw your house and write about it. ئەڵێ تۆ شوێنەی خانۆکی خۆتان بکێشە و لەبارەیەوە شتم بۆ بنووسە. کەواتە ئەمە چی لێ کردووە؟ داواکاریەکی کردووە. داواکاریەکی کردووە لە هاوڕێکەی لەو کەسەی کە نامەکەی بۆ نووسیوە کە داواکاریمان هەبووە بێ هێمای چی دابنین؟ exclamation mark. Number 7. Write about you and your house. دەربارەی خۆت و ماڵەکەت خانۆکەت بنووسە. Remember the punctuation. خاڵڕێژی خاڵبەندیت بیر بێت. Draw a picture. وێنەیەک بکێشە. تۆ توانی وێنەیەکی وەکۆمە بکێشی و ئەو هێمایانەی کە خوێندمان هەمووی بۆ دابنەی کەواتە ئەمە هۆمۆرکی دووەمی ئێوەیە. هەر پرسیارێکتان هەبوو ئەتوانن لە کۆمنت پرسیارەکانتان بکەن تکایە ناوی خۆشتان لەسەر هۆمۆرکەکانتان بنووسن. بەم شێوەیە هاتینا کۆتایی ئەم وانەیە هەتاوەکو وانەی داهاتوو. کاتێکی خۆش بۆ هەمووتان و بای بای.